گوڵ یەکێکە لەو دیارە جوانانی کە ڕەنگە زۆری نەمان بۆ کەسێکمان بردبیان خۆ لەلایەن کەسێکەوە بۆ ئێمە هات بێت. ئەمڕۆ باز لە پیشەسازی گوڵەکەین، باز لە هاوردەکردنی گوڵەکەین بۆ هەرێمی کوردستان. با بزانین ئەو دوکانانەی کە گوڵە فرۆشن کە کار و پیشەکەیان ئەمەیە، ئاخۆ ئەم گوڵانە لەناو هەرێمی کوردستانە هەیە یاخود نەخێر لە وڵاتانی دەرەوە ئەیهێنن. هەروە باسێکیش لەوە بکەین لە کاتێکا تۆ کە دیارەیەکت بۆیت کە گوڵە ئەم گوڵە چۆن مۆمیا بکەیت، چۆن وشکی کەیتەوە بۆ ئەوەی بۆ ماوەیەکی زۆر لەلات ئەم دیارە جوانە بمێنێتەوە. بۆی کە لەسەر ئەم بابەتانە بە وردی گفتوگۆ بکەین. ئێستا زۆر بە خۆشحاڵی میوانداری بەڕێز محەممەد فەتاحمان کردووە کە بەڕێزیان وەکو گوڵفرۆشێک ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە. کاک محەممەد سڵاو لەبێ و بەیانی و باش بێت. بەخێر سەر چاوان دەستمانە بۆ جەنابتان و بۆ بینێرە خۆشەویستەکان. زۆر سپاس. ئەمە دەستێکی گفتوگۆکانمان قسە لەسەر ئەو بکەین ئەم گوڵانەی کە ئێستا لەگەڵ خۆتایاناوتە بۆ ستۆدیۆ کە لەناو دوکانەکەی تۆ و هاوشێوی ئەو کەسانەی ترا هەیە کە گوڵە فرۆشن هاوردەکردنی ئەم گوڵانە لەکوێیت بۆ هەرێمی کوردستان؟ دوو جۆر گوڵمان هەیە، بڵێن ئێمە لە دوو وڵاتی جیاوە گوڵ هاوردەکەین. وڵاتی یەکەمیان کینیایە، باشە، لە ماوەی سێ ڕۆژە پێمانەگا بە تیارە هاوردەیەکی. دووەمیان وڵاتی ئێرانە لە تارانەوە بە سیارە بۆمان هێت لە خلالی دوو ڕۆژایەت. باشە، ئەم گوڵانە بێگومان خۆی کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە، چکە لە پێش پرۆگرامەکەشە باسی ئەومانکرەمە گوڵە باخە. ئێمە خۆمان گوڵە باخمان هەیە کە ماوەی خۆی هەیە و وەرزی خۆی هەیە پێگە. بەڵام تۆڵێمە لە ماوەی سێ ڕۆژە ئەبێ بەم گوڵەکە هەیە. بۆ بەس ئەم گوڵە کە لە ماوەی سێ ڕۆژە بۆ لەم دوو وڵاتە هەیە، یعنی چییە تایبەتمەندیەکەی کە ئەوان بەرهەمێنن؟ ئێمە زیاتر وەکو تیجاریان باسی گوڵەکانەکەین کە هاورداکەین بۆ توجارەت هاوردەیەکەین. ئەگەنا گوڵی کوردی خۆمان گوڵە باخی خۆمان بۆندارە و شێوەیەکی تری هەیە و گەورەترە و قیاسێکی تری هەیە، بەڵام ئەم گوڵانە گوڵی تیجارین، گوڵی دیارین، گوڵی پێشکەشکردنە وەکو گوڵە باخی خۆمان. ئەمە تەنها دیکۆر و مەنزەرەیەکە، بەڵام گوڵە باخی خۆمان جیاوازیەکی زۆریان هەیە. زۆر باشە کاک محەممەد، باس لەوە کردوتە ئەم گوڵانە لە دوو وڵاتەوە ئەگات بە هەرێمی کوردستان لە ئێران و لە کینیاوە. بگومان ئەزانین وڵاتی هۆڵەندا بە وڵاتی گوڵ ناسراوە. پێم بڵە بۆچی لەوێوە گوڵ نایەت بۆ هەرێمی کوردستان؟ پرۆسەکە زۆری پێچێ، ماوەیەکی زۆری پێچێتە گاتە هەرێمی کوردستان یاخود هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوە؟ زیاتر لەبەر ئەوەیە کە بڵین لە ڕووی سەرەوە فەرقەکە، چونکە ئەگەر لە وڵاتی هۆڵنداوە هاوردەی بکەی مەساریفێکی زیاترە و سەری گوڵی هۆڵندی لە ئێستا زۆر بەرزە، هانی ناتوانانی بۆ نمونە لە شوێنێکی وەکو کوردستانی خۆمانە کەمتر سەرفە بێ، زیاتر ینی ئەم گوڵە باوە ئەحتیاجیانە سەرفە بێ. باشە، ئەم گوڵە سروشتیانە بۆ نمونە ئەگەر لە کەشێکەوە لە کاتێکا تۆ کاچی بۆ دوکانەکان گوڵە کڕی هێندە گەش و جوانە هەر حەزەکەی زوو بیبیتەوە لە ماڵەکەی خۆتاداینە یاخود بیبی بۆ دیاری یاخود کە بە دیاری بۆ دیێت ئەبینی چەند ڕۆژێک زۆر بە جوانێ مێنێتەوە، بەڵام تر دوای ئەو بەرە بەرەستی سەبێتەوە بەرە وشک بوونەچێ. ئێمە چۆن بتوانین پارێزگاری لەم گوڵانە بکەین بۆ ئەوی بۆ ماوەیەکی زۆرتر لە لای کەسەکان بمێنێتەوە؟ ئەم گوڵە سروشتیانە بۆچی لای ئێمە جوان ئەمێنێتەوە؟ ئێمە میشە شوێنێکی فێنکمان هەیە، باش واتە پلەی گەرمان ستاندارە لە بەڕادەکانی ئێمەیە، بەڵام کاتێک کە تۆی بیتەوە ئیتر جەو گۆڕکەیەکە بۆ نمونە لە دوکانی بیتە دەرەوە جوێکی گەرم وەرەگرێت، خواردنی نامێنێت ئەو لەو ئاوەیە دەریەکەی، چونکە ئەو گوڵاش لە لای ئێمەش هەر هەفتەیەک ئەمێنێتەوە، بەڵام ئەوەیە ئێمە کە کاتێ ئەو گوڵە لاوازە بێ و شتێکی لێهێت ئێمە بەکاری نانین یا نایفرۆشینەوە چۆن بەرگار بۆ مانەوەی گوڵ یەک شێواسەیە، ینی کە بتوانین ئێمە لە کوردستانی خۆمانە بیکەین و زۆر سەرکەوتوو بێ. کاتێ تۆ چەپکێک ئەبەیتەوە بۆ نمونە ئەتوانی سەرە خوار هەڵی واسی، سەرە خوار هەڵی بگری بۆی قەدەکەی بەڕێکی بمێنێتەوە و گوڵەکە خۆی قورسە قەدەکە بەڕێکی ئەڵێتەوە وشکە بێتەوە، دواتر ئەتوانی بکەیتە فازەیەکەوە یان لە شوێنێکەوە دیاری هەڵیگریت. تەنها ئەومان هەیە بۆ شتکردنەوە تۆڵێ بۆ شازەوێ، بەڵام زۆر کات ئەگەر پتێ بۆ ماوەی لە جیاتی بۆ 4 ڕۆژ بەرگە بگرێ بگاتە هەفتەیەک، ئەڵەن ئەم گوڵانە لە جیاتیوی هەر بەتەنیا لە ئاوا بێ سرکەشی تێکەڵکە زۆرتر بەرگاگرێ. ئەمە ڕاستە یاخودنا؟ وەڵی من وەکو خۆم تا ئێستا ئەو شتەم نەکردووە. گوڵ تەمەنێکی کەمی هەیە، ینی کە ئەو گوڵە ئەمرێت
بەرەو لاوازیە ڕوامە شتێک نییە بڵێ دەرمانێکە بیەمێ زیاد بمێنێتەوە تەنها ئەوەیە کە تۆ بتانی جوان بەخێویکەی بەخێوکردنەکە چییە لە ڕۆژێکە قەدەکەی چەند سانتینێ ببڕی لەسەر لە ئاوەکەی بۆ بگۆڕیت و پاشی کەیتەوە تەنها ئەوەینا وەکو سرکە و زۆر جار مشتری ژێ بۆ لای ماڵە شەکری دیەکە میان نازانم شتێک لەو بابەتان نا بە حەقەت ئێمە ئەو شتانە ناکی زۆر باشە باسی هێشی تر لەو بابەتانێکیەوە کاری لەسەرەکەن مۆمیاکردنی گوڵە ئێستا نمونەیەکی شیێنەوە لەگەڵ خۆتە ئەم مۆمیاکردنە چۆن نەکرێ و ئەم گوڵە بۆ ماوەی چەندێ هەڵێتەوە کە بتوانێت هەر بە شێوەی سروشتەکەی خۆی و گەشیش بێت و ئەو جوانی خۆی لە دەست نێت گوڵی مۆمیاکرا و جیاوازی زۆرە لەگەڵ گوڵی سروشتیە گوڵی مۆمیاکرا و ئێمە هەر خۆمان لە وڵاتی سین خۆم هاوردەیەکەم ئەمە ینی بەدەل لە ئێران و کینیا لە وڵاتی سین هاوردەیەکەم و هەر بە مۆمیاکراوی ئەیهێنی هەر بەم شێوازێ خۆڕ بەڵێ بەو شێواز بەڵام ئەتوانی گۆڕانکاری تیا بکە ئێستا بۆ نمونە ئەو گوڵە ئەوە خۆمان دروستمان کردووە یان ئەتوانی لەسەر ئۆردەری ئەو کەس ئەو کڕیارە بەڕێزانەی کێنە لامان ئۆردەرەکەن گوڵ لە شێوەی دڵداواکرێ ینی هەر ئۆردەرێکی تایبەت هەبێ بەڵام کاتی پێویستە چەند پرۆسە وڵی حەسبی تەڵەبی ئۆردەرەکەیە ینی بۆ نمونە ئێسا وای لێ هاتووە چەپکی دەسی بووک یان چەپکی عید میلاد ئەم شتانەش بە مۆمیاکراوی داواکرێت بەڵام تا ئێستا کەمە ینی ئەوانە زۆر نییە زۆر باشە مۆمیاکردن لەگەڵ وشتکردنەوەی گوڵ بتمان ئەم دوانە جیاوازێکی زۆریان هەیەوە نیە تۆ لە کاتێکا کاتەیە گوڵی گوشت بکەیتەوە باشترین شوێن بۆ وشکردنەوەی گوڵەکان چ شوێنێکە شوێنێکە کە تەڕەش و ئەو متوربەی نەبێت ینی هەمیشە هەوالی بات بەڵێ هەوالی بات بە خاتریەوەی ئەو گوڵە تەڕە ئەگەر زۆر بەیەکەوە بنووسێت کە ڕوویەک دروستەکە کە کەڕۆکەی دروست کرد ئەکەوێت ینی بەکاتی وشکردن نایێت ڕازاندنەوەی گوڵەکان بکەین لەگەڵ هەندێک کەرەستەیکە چونکە لەوانێت زۆر کات خواست لەسەرەوە بێتەوە ئەم گوڵە بە شێوەیەک بیبێ بۆ دیاری کە لە پاکەتێکی تایبەتا بێ گوڵێکی سروشتی بێ یەکێ لە نمونونەکان لێ ئەگەر هاوکارانم یارمەتی بە من حەزەکەم بێنم ئەمەیانە ئەم شێوازە ئێوە چۆن کاری لەسەرەکەن کە بۆی کە بۆ ماوەیەکی زۆرتر بمێنێتەوە ئەو گوڵە خۆی ئەو گوڵی دەسی بەڕێزە هەم لە ڕووی قیاسەوە باشە و سروشتیە بەڵام مۆمیاکراوە خۆمان بە مۆمیاکراوی هاوردەیەکی چونکە کەرەستەکانی ئێری ئێمانی توانای ئەومان نییە بۆچی ئەو کەرەستانە نییە لای ئێمە یاخودچی زۆر کەمە ینی ئەتوانم بڵێم هەر نییە وەکو لە سلێمانی خۆمانە هەر نییە خۆی ئەویش چەند جۆرێکی هەیە چەند کوالێتیەکی هەیە ئەم کوالێتی بەدەستی بەڕێستەوەیە ئەمە کوالێتیەکی وەسەتە بۆ ماوەی 4 بۆ 5 ساڵ ئەمێنێتەوە ئەو گوڵە نەشێوەی تێگەچێ نەڕەنگی تێگەچێ وەکو خۆی ئەمێنێتەوە ئیشکردنەکەشمان لەسەری چۆنە کاتێک بەڕێزێکێت ئێمە حەسبی تەڵەب ئیش ئەەکەین لەسەر ئۆردەر ئیشەکەین یانیەوە نییە خۆمان بتوانین دیزاینێ بکەین و دای بنین چونکە گوڵی سروشتی جیاوازە لە وەکو بازە ئیشێکی تر نییە بۆ نمونە خەیاتێک هەسێت دیزاینێک بۆ خۆی بکە ئێمە لەسەر تەڵەبی ئیشەکەین زیاتر زۆر باشە راپۆرتێکمان ئامادەیە کاکە محەممەد چینە وڵاتی چین لەوێ لە گەورەترین بازارە زیاتر لە 500 جۆری جیاواز لە گوڵ لەو شوێنانە بەرهەمەهێندێت و هەروەها ئەبینرێت دواتر لە کاتێکا کە بەرهەمەهێندێت و وڵاتانی وەکو عێراق و زۆرێک لە شوێنەکانی تریش ئەتوانن سوودی لێ بین و هەناردەی وڵاتانی دەرەوە بکرێت لەسەر ئەم بابەتە راپۆرتێک ئامادەیە فەرمون پێکەوە ئەبینین و دواتر بەردەوامە بین لەگەڵتان. ئێرە گەورەترین بازاڕی گوڵە کە دەکەوێتە پارێزگای یونان لە چین. گوڵی داونان کە لە گوندی داونانی وڵاتی چین بەرهەم دەهێنرێت بە یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی داهات بۆ خەڵکی ناوچەکە هەژمار دەکرێت. ئەم ناوچەیە بە ناوەندی پیشەسازی گوڵ لە هەموو کیشوەری ئاسیا هەژمار دەکرێت و نزیکەی 40 ساڵە لە گوندی داونانی هەرێمی یۆنان گوڵی جیاواز و سروشتی بەرهەم دەهێنرێت. لە ئێستاشدا
زیاتر لە 1500 جۆری گوڵی سروشتی بەرهەم دەهێنرێت و تا ئێستا گوڵیان بە 50 وڵاتی گیان فرۆشتووە و هەناردە کردووە. لەبەرەوەی کە گواستنەوەی گوڵی سروشتی زۆر هەستیارەوە بە ماوەیەکی کەم دەبێت بگوازرێتەوە، بۆیە لێپسراوانی ناوچەکە هەوڵەدەن ڕێگەیەک بدۆزنەوە بۆی گوڵەکانیان با کەمترین ماوە بگەێنە هەر شوێنێک کە داوای دەکەن. هەموو بەیانیەک بارهەڵگر لە هەموو ناوچەکانی هەرێمەکە گوڵ کۆ دەکەنەوە. هەریەکە لە پێشانگەکانی گوڵیش بۆکسەکانیان ئامادە کردووە و بە شێوەیەکی باش پێچاویانەتەوە بۆی بە سەلامەتی بگاتە دەستی کڕیارەکان. لە ئێستاشدا خزمەتگوزاری فرۆشتنی ئەلکترۆنی لە بازاری کانمینگ داونان فلاوەر بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و ڕۆژانە بڕی 3.5 میلیۆن گوڵی سروشتی دەفرۆشرێت. ئەمەش وای کردووە پیشەسازی گوڵ بە شێوەیەکی بەرچاو لە وڵاتەدا گەشە بکات و گوڵی سروشتی بە زۆرینی وڵاتانی جیهان بفرۆشێت. دەستخۆشی باوکارانم بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە پێکمان کاک محەممەد دەبینی کە لە زۆربەی وڵاتەکانە زۆر گرنگی بە گوڵیان زۆر گرنگی بە بەرەمێنانی گوڵیان لەگەڵ بەرەمێنانەکە ئەزیەوە لە ناو شوێنە تایبەتەکەی خۆتانە هەر ئەم گوڵە نییە کۆمەڵە گژوجیا و گەڵاتان هەیە لەگەڵ یا بەکاریان ئەم گژوجیا و گەڵایشە لەگەڵ گوڵەکەیە بۆتانێت یاخود ئەمە لای خۆمان بەرەمێنن تەواوی گوڵەکانی ئێمە لەگەڵ سەوزیەکانە ئەکسسوارەتەکانی هەمووی لەگەڵ گوڵەکەی هاورداکی ئەنی لێرە هیچ شتێکمان نییە کە خۆمان بەرهەمی بێنین و لە دوکانەکەی خۆمانە بیفرۆشینەوە. باشە کەمە قسە لەسەر خواستی هاوڵاتیان بکەین بۆ کڕینی گوڵ لە ئێستا خواستی هاوڵاتیان بۆ کڕینی گوڵەکان تا چەندێک کە بەڕای تۆ لە چاوڕا بردووە چ جیاوازیەکی هەیە بە کوڕ زۆرتریە یاخو کرد زیاد ئەو پرسیارە بۆکەی سەرخواخ هەر کوڕ زۆرترە چێ دڵنیام وڵای تۆ کاک محەممەد خۆی شوێنەکەی خۆیەتی باشترە پێشتر وەڵامەکەی وەرگرتە بەتاکید ئێستا بە تایبەتی لەم زروفەی ئێستەیە ئەلحەمدولیلا من ئەتوانم بڵێم زۆر بەرەو پێشچوونی بینیوە هەنی ئێستا ئەبینی بۆ حەفلەی تەخەڕوج خوێندکاران ینی بە کۆمەڵ هەیە هەنی یەک و دوودوونە بە کۆمەڵ بە گروپ هەمویان سەردانی دوکانی گوڵەکانەکەن بۆ لای نەخۆش بۆ لای دکتۆر بۆ سەردانیکردن بۆ میوانی ینی بەرەو پێشچوونێکی باشی بەخۆیەوە بینیوە. باشە بۆ ڕازانە کاگە سەرخۆشیان لە هەردوو لاوە هەیە بەڵام زیاتر ئەکسەرێتی گوڵ شتێکی ناسکە و لەگەڵ ئافرەتا بەکارەیە کچانەیە کچان زۆریان زیاتر بۆ عید میلاد و ئەو بابەتانایی بە بۆ سەردانیکردن زۆر باشە سەر کۆمرتاح بوویاتەوە باشە کاکە محەممەد ڕازانەی گوڵەکان بەپێی بۆنەکان تا چەند جیاوازی هەیە بۆ نمونە کەسێکێت ئەڵێ چم بۆ عیدی میلادێک چم بۆ یادێکی لەدایک بوون لەگەڵ کەسێک کە بێ بچێ بۆ لای نەخۆشێک هیچ گۆڕانکاریەکەیە لە ڕازانەوەی ئەم دوو مناسبەیە خۆی ناردنی گوڵ خۆی لە خۆیان پەیامێکە ئیتر پەیامەکەش چۆنە بۆ نمونە بۆ عید میلاد لە بینی ڕەگەزەکانە جیاوازی هەیە بۆ نمونە ئەچێ بۆ لای دکتۆرێک ئێمە پرسیاری لەکەین زۆر جار ئحراجە بین بەکردنی ئەم پرسیارە ینی ئەو بەڕێزەیەکی هێتە لای ئێمە ئحراجە بین ناچارین پێی بڵین بۆ لای ئافرەتی ئەبە یاخود بۆ لای پیاو بۆ لە بەرەوەی ڕەنگی گوڵەکان جیاوازیان هەیە هەر ڕەنگێک و پەیامێکی هەیە ئەنێ هەر ڕەنگە گوڵێک و پەیامێکی هەیە ئێستا چۆن ئەڵێ وەکو باومان لێ کردووە خۆی گوڵی سپی بۆ هاوسەرگیری و بۆ ئەمەیە بەڵام ئێمە بۆ لای نەخۆش و بۆ سەر خەبرانەی بین ئەم گوڵە پەمەین کە لای منە پەیامەکەی چییە؟ گوڵی پەمەیی واتای ناسکی و جوانیە بەخشێ زۆر باشە من پێم خۆشە ئەم پرسیارە بکەین ینی زۆر کەس هەیە بەتان بەتێستا کە خوارد لەسەر گوڵ زۆرە
بۆچی هەوڵنان جەڵگەی تایبەت ئەگەر جەڵگە نەبێ بۆ ئەم خانۆ پلاستیکانە بتوانانی بە سیستەمی ئەو ساردی و گەرمی کە خۆت باسیەکەی ئەم گوڵانە چاڕێ نەکەین لە وڵاتی کە بۆمان بێ بتوانانی شارەزاییەکی وەربگرین خۆمانم گوڵانە بەرەم بێنین کاکە سەر کارێکی قورسە ئەتوانم بڵێم بۆ من قورسە ڕەنگە لە منەوە بۆ کەسێکی تر بگۆڕێت چونکە ئەوە توانایەکی ئەوێت ڕەنگە من نەمبێت یان کەسێکەکەی بێت و بێوێت نیکە و گوڵی شتێک نییە زەمان بێت لەبەر ئەوە زۆر دەستە خۆش بەکار محەممەد سپاس بۆ تاوی زانێرەکانە